بینەرانی خۆشەویست سڵاو ئەم کاتتان باش لە ڕۆژانی ڕابردوودا و لە ڕاگەاندراوێکدا پێمان ڕاگەاندن کە سایتی یادی هاوڕیانی گیانبەختکردووی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران پاش ماوەیەک وەستان بەهۆی کۆمەڵی گرفتی فەنیەوە ئێستا بەردەستە و دەتوانن سەردانی بکەن. بۆ زانیاری زیاتر سەبارەت بەم هەواڵە ئەمڕۆ میوانداری هاوڕێی کەریم ئەحمەدی کادری حیزبی کۆمۆنیستی ئێران دەکەین. هاوڕێی کەریم سپاس کە داوەتی ئێمەتان قبول کرد. سڵاو ڕێز بۆ ئێوە و هەروەها سپاس بۆ هەموو بەڕێوەبەرانی ئەو بەرنامەیە و لەو دەرفەتەی کە ڕەخسانتان. بەڵێ سپاس. هاوڕێی کەریم چەند ڕۆژێک لەمە پێش لە ڕاگەاندراوێکدا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەردەستبوونی سایتی یادی هاوڕیانی گیانبەختکردووی ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران ڕاگەندرا. پێمان باشە سەرەتا بابینەران و هۆگرانی ئەو سایتە بڵێن کە هۆکاری بەردەست نەبوونی کاتی ئەو سایتە چی بوو؟ پێش وەڵامدانەوە بەو پرسیارە سەرەتا دەمەوێت ئەو پەڕی پێخۆشبوونی خۆم لە سەر لە نوێ دەست بەکاربوونەوەی ئەو سایتە ڕابگەێنم و هەروەها دەستخۆشی بکەم لە سەرجەم ئەو هاوڕێیانەی کە ئەو ئەرکەیان وە ئەستۆ گرت و جارێکی تر ئەو سایتەیان زیندوو کردەوە. دەزانین کە لەو ماوەیەدا کە ئەو سایتە زیاتر لەبەر هۆکاری تێکنیکی لە کارکەوت بوو، هەمومان بەشی زۆری هەموو غەممان ئەوە بوو کە چۆن ئەو سایتە جارێکی تر زیندوو بکەینەوە و جیاواز لەوەش لە ناوخۆی وڵاتەوە و بەتایبەت لەلایەن ژمارەیەکی گەلێک زۆر لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و هەروەها بنەماڵە و کەسوکاری هاوڕێیانی گیانبەختکردووی ڕیزەکانی کۆمەڵەوە زۆر بە خەمەوە بوون بۆ ئەوەی کە ئێمە جارێکی تر بتوانین ئەو سایتە وەگەر بخەینەوە. دەتوانم بڵێم کە بە هۆکاری جۆرا و جۆر و بە تایبەتی بە هۆکاری تکنیکی ئەو سایتە ماوەیەک بوو کە لە کار کەوت بوو و خۆشبەختانە دوای ماوەیەک و دوای داڕشتنی بەرنمەیەکی باشتر بۆی دەبینن کە ئێستا ئەو سایتە کەوتوەتەوە کار و لە بەردەستدایە و هەموو کەس دەتوانێت سەردانی بکات. هیوادارم ئەوجار بە بەرنمەیەکی باشترەوە ئەو سایتە بەڕێوە بەرین و پێش بە هەڵە تێکنیکیەکانی بگرین و نەهێڵین جارێکی تر لە بەردەست و لە بەرچاوان دوور بکەوێتەوە. بەڵێ ئایا ئێستا وەک خۆشتان لە قسەکانتاندا ئاماژەتان پێکرد ئەو سایتە بە کامڵی لە بەردەستایە یان هێشتا خەریکی کۆکردنەوەی زانیارین بۆ تەکمیلی زیاتری؟ کولەن نەکەر ئەو سایتە بەڵکو ئەوەی کە نێوی بەرنامەی یادی هاوڕێیانی گیانبەختکردووی کۆمەڵەیە هەر لە سەرەتاوە تا ئێستاش ئێستا هەر تەکمیل نییە ئەوەی ڕاستی بێت. سەرنج بدەن زیاتر لە 2000 هاوڕێی گیانبەختکردووی کۆمەڵە هەیە، زیاتر لە 2000 کەس لە کادر و ئەندامانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە ماوەی زیاتر لە چواردەیەی ڕابردوودا لە مەیدانە جۆرا و جۆرەکانی خەباتی پێشمەرگانە لە زیندانەکانی جمهوری ئیسلامی گیانیان بەخت کردووە و بۆیە ئیدعاکردنی ئەوەی کە ئەو سایتە تا ئێستاش تەکمیلە ڕەنگە مناسب نەبێت، بەڵام تەبعەن هەموو هەوڵەکان ئەوەیە کە
ئەو سایتانە ئەو سایتە تەکمیل بکرێت و یادنامە و ئەکسی هاوڕێیانی گیانبەخت-کردووی کۆمەڵە تەکمیل بکرێت. ئەوەی کە زۆر گرینگە ئەویش ئەوەیە کە ئێستا تقریبەن ناوی سەرجەمی یا نزیک بە هەرە زۆری هاوڕێیانی گیانبەخت-کردووی کۆمەڵە کە لە بەردەست ئێمەدا هەن لە نێو ئەو سایتەدا قەید کراوە. بۆیە نقطەی ئیمتیاز و چاک ئەوەیە کە ئەگەر بنەماڵی یەکێک لە هاوڕێیانی گیانبەخت-کردووی کۆمەڵە یا هەر کەسێک هەوێ بە شوێن ناوێکی مشەخەصدا بگەڕێت و نەیبینێتەوە، کەواتە معلومە ئەو یادنامەیە لە بەردەستدا نیە، عەکسەکەی لە بەردەستدا نیە، بۆیە هەوڵ دەدرێت بۆ تەکمیلکردنی. هەر ئەو بنەماڵانە هەوڵ دەدەن بۆ ئەوەی کە عەکس و یادنامەی ئەو ئازیزانە بگەێنن بە ئێمە بۆ ئەوەی کە لەو سایتانەدا بڵاو بکرێتەوە. خودی ئەم دەستپێکە هەنگاوێکی جددیە و دەتوانێت یارمەتی دەربێ بۆ ئەوەی کە سایتەکە تەکمیلتر بکرێت. سەرنج بدەن کاتێکە سەیری ئەو سایتە دەکەین هەر لە ساڵەکانی ئەوەڵەوە ساڵی 57ەوە هەتا ئاخر نێوی هێندێک لە هاوڕێیانی گیانبەخت-کردوو کە هەیە عەکسەکانیان نییە و لەجێی عەکسەکانیان گوڵێک دانراوە، کەواتە ئەوەش دەتوانێت ئەوە بڵێت بگەێنێت کە وا دیارە عەکسی ئەو هاوڕێیە لە بەردەستدا نییە و هەر بۆیە ڕێگایەکی مناسبە تا دۆستان و لایەنگرانی کۆمەڵەوە هەروەها بنەماڵی ئەو هاوڕێی گیانبەخت-کردووە لە فکریەوەدا بن تا عەکسی ئەو هاوڕێیەش بنێرن بۆ ئەوەی کە قەید بکرێت و لەسەر ئەو سایتە دابن. بەڵێ هاوڕێ کەریم، ڕێگاکانی ڕاستەوخۆ و پەیوەندیکردن بەم سایتە کامانەن و چه داوایەکتان لە هاوڕیان و دۆستان و بنەماڵەی ئازیزی گیانبەخت-کردووان هەیە بۆ تەکمیلی ئەم سایتە؟ ئەم بەرنامەیە سایتی بەرنامەی یادی هاوڕێیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یا لە بەشی زۆری تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە، هەروەک ئەگەر هاوڕێیان لە کاتی بڵاوکردنەوەی ئەو بەرنامەیەدا دەتوانن دایبنێن بۆ ئەوەی کە بینەران بیبینن و لەو ڕێگایانەوە کە هەیە دەتوانن دەستڕەسی پێ پەیدا بکەن و سەیری ئەو سایتانە بکەن. ئەوە نوکتەیەک. هەروەها ژمارە تەلەفۆنێکیش دانراوە کە ژمارە تەلەفۆنی واتساپە و هەموو کەس دەتوانێت پەیوەندی پێوە بکە و لەو ڕێگایەوە و تەبەن لەو ڕێگایانی تریشەوە دەتوانێت هەر زانیاریەک، هەر عەکسێک، هەر یادنامەیەک کە داکەوتبوو نەبوو بینێنێت. بەڵام نوکتەی گرنگتر ئەوەیە کە دەزانین زیاتر لە 2000 هاوڕێی گیانبەخت-کردوو لە ریزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێراندا بەرهەمی زیاتر لە 4 بزوتنەوەی شۆڕشگێرانەیە لە کوردستان. تا ئەو جێگایی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە ڕێزگرتن و پاراستن و هەوڵدان بۆ لە قەڵەم نەکەوتنی ناوی دانە بەدانەی ئەو ئازیزانە ئەرکێکی هەرە گرنگی سەرشانی ئێمەیە. هەروەک گوتم ئەوانە بەرهەم و سەمەرەی زیاتر لە 4 خەبات و خۆراگری بزوتنەوەی شۆڕشگێرانەی کوردستان و بەو مانایە کۆمەڵە و هێزی پێشمەرگەی کۆمەڵەن لەو بزوتنەوەیەدا. بۆیە لای ئێمە
گەلێک گرینگە هەروەکو لە ڕابردووشدا زۆر تایبەتی حسابمان لەسەرەوە کردووە زۆر تایبەتی پاراستومانە لەوە بەولاش ئەوە هەر بە ئەرچی هەمیشەی خۆمان دەزانین هەر لەو پەیوەندیدا کە پێویستە بڵێم کە بەشێکی ئەو ئەرکە ئەرچی تەکمیلکردنی ئەم سایتانە دەکەوێتە سەرشانی دۆستان و لایەنگران و خەمخۆرانی کۆمەڵە و بزوتنەوەی شۆڕژگێرانی کوردستان و هەروەها بنەماڵەی ئازیزانی گیانبەخت-کردوومان کە ئەو جێگایەی کە دەتوانن بێگومانیشم دەتوانن چونکە ئەوە لای هەمومان پیرۆزە یارمەتیدەری ئێمە بن بۆ دەوڵەمەندکردنی ئەو سایتانە و هەروەها زیندووکردنەوەی یاد و بیرەوەری کۆمەڵێک ئینسانی فیداکار و شۆڕژگێر کە لە ڕیزی پڕ لە شانازی کۆمەڵەدا لە مەیدانەکانی جۆراوجۆری خەبات لە دژی نیزامی سەرەڕۆی جمهوری ئیسلامی گیانیان بەخت کرد. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ کەریم ئەحمەدی کادری حیزبی کۆمۆنیستی ئێران کە لەم بەرنامەیەدا هاوڕێمان بوویت. سپاس بۆ ئێوەش لێرەوە جوانترین سڵاو و سەری ڕێزنەوی دەکەم لە بەرابەر خانەواتە و کەسوکاری هەموو گیان بەخەتکردوانی ریزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران و هیوادارم هەر ئاواش چاوەڕوان دەکرێت کە یارمەتی دەرمان بن بۆ ئەوەی کە ئەو سایتە بە گەشاوەیی ڕابگرین و نەهێڵین ناوی هیچ هاوڕەیەکمان لە قەڵەم بکەوێت و جیاواز لەوەش بەڕێنماییەکانیان بە سەرنج و تێبینیەکانیان دەتوانن یارمەتیدەری ئێمە بن و دەتوانن ئەو سایتە ڕەنجینتر بکەن. سپاس بۆ ئێوەش مەمنون. بەڵێ خۆشەویستان ئەوەی کە بینیتان کۆمەڵێک زانیاری بوو لەسەر هەواڵی بەردەستکەوتنەوەی سایتی یادی هاوڕیانی گیانبەختکردووی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران کە هاوڕێ کەریم ئەحمەدی کادری حیزبی کۆمۆنیستی ئێران لەم بەرنامەیەدا میوانمان بوو. وێڕای سپاس بۆ ئێوەی خۆشەویست سەرنجتان بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکێشم.